دیارە لە ئێستاە دووەمین خولی خەڵاتی قەڵەمی زێڕینی جەمال لەبەس کە یەکێک لە نووسەر و زانا و ئەدیب و کەسایەتیە دیارەکانی نێو ئەدەبیاتی کوردی کە ساڵی پاریژ بێگومان ئەم خولا بەڕێوە چوو ئەم ساڵ لەژێر دروشمی ئازادی لەسەر بەخۆی بەنخترا دیارە خەڵاتی قەڵەمی زێڕینی جەمال لەبەس کە خولی مێژونووسی ناوزاری کورد و پرۆفیسۆر جەمال ڕەشید ئەحمەد و بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات بەڕێوەچێت گفتوگۆکەم لەسەر تەواوی مەراسیمەکە و لەسەر خەڵاتەکە بە میوانجاری بەڕێز دەوەن معروف کە بەڕێزیان بەڕێوەبەری ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال لەبەزن کاک دەوەن سڵاوە لەبێ زۆر بەخێربێ زۆر سپاس بۆ تۆ پێم خۆشە بزانم ئامادەکاریەکان گەیشتوونە کوێ بۆ خەڵاتی قەڵەمی زێڕینی نووسەری گەورەی کورد جەمال لەبەس ئامادەکاریەکان بە کارێکی زۆر باش چۆتە پێشەوە و لە سەرەتایە دەبێت ئەوە بڵێم کە ئەمڕۆیەکی 2022 هەشتا ساڵ بەر لە ئێستا مامۆستا جەمال لەبەس لە دایکە بێ هەزاران چەپکە گوڵ بۆ یاد و یادەوەری بۆ ئەو یادانەی کە لەگەڵ ئێمە هیبووە لەگەڵ هاوبیرەکانی هیبووە و سپاس بۆ دەستگای میدیایی کورسات کە ساڵی یەکەم لە خولی دکتۆر جەمال لەبەس بۆ خەڵاتی قەڵەمی زێڕین کە بەخشرا بە پرۆفیسۆری نێوداری کورد دکتۆر جەلیلی جەلیل لە بواری مێژوو و خولی دووەم بۆ ساڵی دووەم کە بە نێوی پرۆفیسۆری نێوداری کورد مێژوونووس دکتۆر جەمال ڕەشید بەڕێوە دەچێت ئەم ساڵ بەپی ئەو کۆبوونەوانی کە دەستی شارەزایانی ڕێکخرا و ئەنجامیان داوە کە بریتین لا بەڕێزان دکتۆر سالم جاسم دکتۆر حەیدەر لەشکری و دکتۆر سەرور عەبدوڵڵا و ئەم ساڵ خۆشبەختانە دکتۆر حەیدەر لەشکری سەرۆکی دەستەی شارەزایانە کەسایەتێکی کورد و جیهانیان دەستنیشان کردووە کە لە بواری زمانەیە و لە بواری مرۆڤ دۆستیایە و وا بڕیارە ڕۆژی شەممە کاتژمێر 4 پاشنیۆڕۆ لە بنکەی ژین بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات بەڕێوە بچێ و کۆمەڵێک گۆڕانکاری تازە کراوە یەکێک لەوانە هونەرمەندی نێوداری کورد و ئەتوانم بڵێم باوکی مۆسیقای مۆدێرنی کوردی مامۆستا مەزری خالەقی پەیامی خۆی هەیە بۆ مەراسیمەکە و هەروەها خاتوو کوردستان موکریانی پەیامی هەیە و بەڕێز سەرۆکی زانکۆی هەڵەبجە بە ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال لەبەس هەڵیان بژار بۆ ئەوەی کە خەڵاتەکە ببەخشێ بە کەسایەتیە جیهانیەکە کە بەڕێزیان دکتۆرە مەهابات کامل عەبدوڵڵا و کەسایەتیکی زۆر لە مەراسیمەکە ئامادە بن ئەم ساڵ لە ساڵی پار ناچێ ئێمە دەمانەوێت بەردەوام گۆڕانکاریەکان بکەین بۆ ئەوەی کە خوێنەرانی کورد و فەرهەنگی کورد و کەلتوری کورد دانەبڕێت لەو بەرەو پێشۆچوونی کە لە جیهانە هەیە و ئەڵبەتە خەڵاتی قەڵەمی زێڕین بۆ خۆی لە سێ پارچە پێکاتوە پارچە یەکەمیان لۆگۆی ڕێکخراوەکەیە بە زێر دروستکراوە کە نزیکەی 5 مسقاڵ و شتێکە و قەڵەمەکەش قەڵەمێکی زێڕینە و لە وڵاتی سویسراوە هەموو ساڵێک بۆمان دێ بڕەکەی زۆرە بڕی پارەکەی زۆرە دەچێتە نزیکی $700 و لەگەڵ $2000 وەک پاداش بۆ ئەو کەسەی کە خەڵاتەکە ئاباتەوە و ئەوە ماوەی مای دڵخۆشیە لە ڕاستیە کە ئێمە دەمانەوێت ئەم خەڵاتە نمونەی خەڵاتەکانی تر بێ و ئەو کەسایەتی کە وەرێگرێ بەلامانەوە گرنگە کە کەسایەتیەک بێ خزمەتی بە ئەدەب و زمان و فەرهەنگ و کەلتوری کورد کرد بێ و کوردپەروەر بێ و تۆس قاڵە زەڕەیەکیش خیانەتی لە نیشتیمانی کوردستان نەکرد بێ بۆیە ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە و ئەم ساڵ ئەو کەسایەتی کە وەرێگرێ ناتوانم ناوەکەی ئاشکرا بکەم بەڵام ڕۆژی شەممە کاتژمێر 4 پاشنیۆڕۆ سەرۆکی دەستەی شارەزایان بەڕێز دکتۆر حەیدەر لەشکری ناوەکە ئاشکراکە ئێمە خۆمان ئامادە کردووە بۆ ئەو کەسایەتیە و هیوایرم کە ئەم ساڵیبووناوەکە ئاشکراکەم بەس باش من خەریبووناوە ئاشکراکەم بەڵام باش بۆی چمنەوە بەس ئەمێ پرسیاری ئەوە بکەم کاک جەوان بێگومان لە نێو مێژوو لە نێو ئەدەبیات و لە نێو قەڵەمی جوانی نێو ئەدەبیاتی کوردیان زۆرن ئەو کەسایەتیانەی کە هەم لە ناو کوردستان هەم لە دەرەوەی کوردستان هەم لە تاراوگا کە لەوانەیە زۆرینیان تەنانەت نەشگەڕابێتنەوە بۆ نیشتیمانی خۆیان تەنانەت تەرمەکانیشیان لێرە بە خاک نەسپێردرابێ بەڵام ئەم کەسایەتیانە
هەمیشە لە ناو مێژووە قەڵەمەکانیان دیارە خوێنەری خۆیان هەیە بەپێی ساڵانێکی زۆریش بێت چۆن ئێوە ئەم کەسایەتیانە دەستنیشان ئەکەن ئەو پلەبەندیانە پلەبەندی هەیە یاخود ئێوە ساڵ بە ساڵ بۆ نمونە بۆ کەسایەتی بەتەمەنتر بە ئەزمونتر بە خزمەتر لە نێو ئەدەبیاتە ئەگەڕێن بەڵێ ئێمە یەکێک لە هیواکانی ئێمەوەیە کە ئەو خەڵاتی کە ئێمە ئیبەخشین خەڵاتی قەڵەمی زەرین جەمال نەباس مەرجی یەکەمەوەی کەسەکە زیندوو بێ ئێمە ئەمانەیە ئەو کەسانی کە زیندوون داهێنانیان کردووە لەو بوارانەی کە ئێمە داخوازیمان کردووە بەو بوارانی کە مامۆستا جەمال نەبەس کاریتیا کردووە ئەو خەڵاتە بەخشین بۆ کەسانی کە زیندوون خەڵاتی یەکەم بۆ بەڕێز دکتۆر جەلیل بوو ئومێد دەکەم لێرەوە هەمیشە تەمەندرێژ و شادمان بێ خەڵاتەکەی وەرگرت و بە شانازیەوە و ئەم ساڵیش خەڵاتەکە بۆ کەسایەتێکی ترە و ئەویش زیندووە ئێمە لە ڕاستیە لە دڵەوە پێمان خۆشە خزمەتی ئەو کەسایەتانە بکەین کە زیندوون و تا لە ژیانە ڕێزیان بگرین ئیتی ئەو ڕێزگرتنا لە ڕێگەی ڕێکخراوی ڕۆژمەری جەمال نەبەس بێ بە هاوکاری دەستگای میدیایی کورسات یان بە هەر هۆکارێکی تر بێ بەلامانەوە گرنگە کە کەسایەتێکە زیندوو بێ و ئەوە بۆ ئێمە زۆر گرنگە و ئەم ساڵ خولەکە بە ناوی خولی دکتۆر جەمال ڕەشیە و لە کۆبوونەوەی فراوانی چەند ڕۆژ پێش ئێستا ڕێکخراوی ڕۆژمەری جەمال نەبەس بڕیاریاندا بە کۆی دەنگ بڕیارماندا کە خولی ساڵی سێهەم تایبەتە بە خولی شەهیدی قەڵەم مامۆستا مەلاجەمی ڕۆژبەیانی کە ئەوە کەسایەتێکی گەورەیە و مێژوونووسێکی گەورەیە و خزمەتێکی گەورەی بە ئەدەبیاتی ئێمە کردووە بە زمانی ئێمە کردووە بەداخەوە تیرۆر کرا لە شاری بەغا بۆیە خولی سێمیشمان تایبەتە بە خولی شەهیدی قەڵەم مامۆستا مەلاجەمی ڕۆژبەیانی بەداخەوە لێرە و لەوێ ئێمە هەوڵی زۆرە دین بۆ ئەوەی کە ئەو کەسایەتیانی کە لە ڕابردووە کاری گەورەیان کردووە ئەمانەی بەسەریان بکەینەوە خولی چوارەم لە ڕاستیە خولی چوارەم بۆ بلێ مامۆستا برای مەحمەدە خولی پێنجەم بۆ جەنابی مام جەلالە خولی شەشەم بۆ مامۆستا مەسوود محەممەد یعنی ئەم خولی خەڵاتی قەڵەمی زێڕینە وردە ساڵانە کەسایەتێکی گەورە ئەکا بە ناوی خولەکەەوە بۆ ئەوەی کە نەوەی داهاتوو نەوەی ئێستا ئەو پیاوە گەورانەی کورد بناسیە کە لە ڕابردووە چکاری گەورەیان کردووە بۆ منشتیمانە هەر یەکەیان لە بواری خۆیە یەکێک لە بواری زمانە یەکێک لە بواری ڕامیاریە یەکێک لە بواری زانستە یەکێک لە بواری سیاسیە یەکێک لە بواری مێژووە یعنی ئەوانە بۆ ئێمە گرنگن لە ڕاستیە چونکە ئەوانە پاشخانی ئەدەبیاتی و ڕامیاری و فکری و فەرهەنگی ئێمە بۆ ئەم سەردەما ئەم بۆ بەرهێنانەوانە گرنگن بەتەکید بەڵنیاییەوە چونکە نەوەی ئێستا بەهۆی ئەو تەوژمە تەکنۆلۆژیایی کە هاتوۆتە دنیاوە ڕەنگە زۆر شت هەیە لە ئەدەبیاتی ئێمە لە فەرهەنگی ئێمە لە کەلتوری ئێمە نەیناسی بێ بەڵام بێ ئاگاش بن بەڵێ ئێمە ئەمانەوێت کە نەوەی ئێستا مەسوود محەممەد بناسێ نەوەی ئێستا برای محەممەد بناسێ نەوەی ئێستا شەهیدی قەڵەم مەلاجەمی ڕۆژبەیانی بناسێت چی کردووە کارەکانی چی بووە نەوەی ئێستا شێخ محەممەدی خاڵ بناسێ کە شێخ محەممەدی خاڵێکێکە لە پیاوە گەورەکانی ئەمە فەرهەنگ ناس و پیاوێک بووە پیاوێکی ئاینی بووە بەڵام لامان کاتشا خزمەتێکی گەوری بە زمان کردووە بۆیە یەکێک لە خولەکانمان تایبەتە بە خولی مامۆستا شێخ محەممەدی خاڵ یعنی ئەمانەوێت لە ڕێگەی ئەمەوە خزمەتێک بە ڕەنج و مادووبوونی ئەو نووسەر و ئەو بیریانانە بکەین کە لە ڕاستیە لە ڕابردووە خزمەتی گەوریان بە نەتەوەی خۆیان کردووە وەکۆ ناوانەی کە باسم کرد لە مامۆستا مەلاجەمی ڕۆژبەیانیەوە تا مامۆستا برای مەحمەد جەنابی مام جەلال و هەروە بێتەوە مامۆستا مەسوود محەممەد و شێخ محەممەدی خاڵ یعنی کەسانێکی زۆرن کە ئەمانە لە ڕاستیە خزمەتی گەورەیان کردووە و ئەمە ساڵانە هەر خولە و بەناوی کەسایەتێکی گەورەی کوردەوەی چەند کەس لە ئێستا سەرقاڵن بە ئامادەسازی بۆ خەڵاتەکە من لێرەوە لە کانی دڵمەوە بە ناوی ڕێکخراوی ڕۆژمەری جەمال نەبەس و بە ناوی نیامەتخانی خوشی دکتۆر جەمال نەبەس سەرۆکی ڕێکخراوی ڕۆژمەری جەمال نەبەس لە کانی دڵەوە سپاسی دەستگای میدیایی کورسات دەکەم کە لە ساڵی یەکەم لەگەڵمان بوون لە ساڵی ئەم ساڵیش ئەمڕۆ بەیانی لە کاتژمێر 8:30 و هاوڕێیان زیاتر لە 10 کەس خەریکی دانانی دیکۆرن لە بنکێژین و پێم وایە بەیانی دووبانی لێ دەبنەوە و
لە ڕاستیە سپاسیانەکەم کە کوردانە و جوامێران و دڵسۆزانە دڵگەرمانە دێن بۆ ئەوەی کە کارەکە بە شێوازێکی جوان بەرەو پێشەوە بچێت. ئەتوانم بڵم زیاتر لە 20 کەس سەرقاڵین بە بەڕێوەبردننی کارەکانی فستیڤاڵی خەڵاتی قەڵەمی زەری جەمال لەبەس. بۆ خۆ دەزانی کارێکی گرانە و پاڵپشتی گەورەی ئێمە دەستگای میدیایی کورساتە و هەرگیز ئێمە جوانبێری و دڵسۆزی دەستگای میدیایی کورسات لە یاد ناکەین و هەمیشە لە ئاستیانە سەردانەوێنین. دەستان خۆش بێت. کارێکی لەم شێوەیە جگەل لە بەخشینی خەڵاتەکە بۆ ئەو کەسایەتیە کۆکردنەوەی بەشێکی زۆر لە کەڵە نووسەران و ئەدیبان و شاعیران و مێژوو نووسانە. ئەمە چەند گرنگە؟ یەکێک لەو خاڵە گرنگانەی کە ئێمە دەمانەوێت ڕاستەوخۆ بەرکەوتنمان هەبێ لەگەڵی ئەویژەوەیە کە بەشێکی زۆر لەو پرۆفیسۆر و فەیلسوفانەی کە لە ڕۆژاوا ژیاون هۆڵندین، نەمساوین، ئەڵمانین، مەسەلەن سویدین، مەسەلەن فەڕەنسین بەڕەگەز ئەمانە خزمەتی گەورەیان بە کوردۆلۆژی کردووە. بۆیە ئێمە ئەمانەیە ئەو بەرکەوتنەمان هەبێ. بەرکەوتنەوە هەمبێ لەگەڵ ئەو کەسایەتیانی کە خزمەتی گەورەیان بە زمان و ئەدەبی کوردی کردووە لە ڕێگەی زمانی خۆیانەوە کە زمانی ئەوروپاییە، مەسەلەن زمانی ئەڵمانیە یان زمانی فەڕەنسیە. کۆکردنەوەی ئەو کەسایەتیانە بۆ ئێمە خاڵێکی وەچەرخانی ئەوەیە کە دروستبوونی دیالۆگ و کۆنتاکتە لە نێوانی ئێمە ئەوانە بۆ ئەوەی لە ڕێگەی ئەوانەوە بتوانین ئەو مافەڕەوایانی کە کورت هەیەی لە ڕاستیە بە ئەوروپا و بە جیهانی بگەێنێ. ڕاستە لە ڕووی سیاسیەوە ئێمە زۆر شتەیە نەماتوانیوە نەمان پەرچیوە بۆ لەبەرەوەی کە کوردستان بە حکمێەوەی لە دوای 24 حوتی ساڵی 1923 کە دابش بووە کە دوایین دابش بوونە بۆ خۆ دەزانی کە چادۆری کوردستان بەو دەوڵەتانە گیراوەکە هەمویان بەشدار بوون لە مەسەڵەی قەت و عامکردنی کوردە. بۆیە دروستبوونی ئەم جۆرە کۆڕ و کۆبوونەوەانە و بە تایبەتی هێنانی ئەو جۆرە کەسانە خزمەتکردنە بە فەرهەنگ و کەلتوری کورد، چونکە کەسێکی ڕۆژاوایی پڕبەدڵ حەزەکە ئاگای لە فەرهەنگ و لە کەلتوری ئەمە بێ. ڕاستە لە ڕابردووە کەسانی وەکو مینەڕۆسکی، باسی لیڤیا، لازارێف وارووا بێتەوە کەپتنهای ئەمانە کەم تا زۆر لە فەرهەنگ و کەلتوری کورد شارەزان، بەڵام بەشێکی زۆریان لە ڕاستیە غەدریان لێ کردوین. غەدرەکەش ئەوەیە کە نیان پەرژاوە بە قۆری بچنە ناو باسەکانەوە. بەس ئێستا لەبەرەوەی بەرکەوتن هەیە ڕاستەوخۆ و لەگەڵی دانیشی وە گفتوگۆکەی دیالۆگەکەی و کۆنفرانسەکەی ئەمە واکاکە ئێمە بتوانین زیاتر لەگەڵ ئەوانە کۆنتاکت دروستکەین بۆ ئەوەی کە فەرهەنگ و کەلتوری کورد باشتر بناسن. من لێت ناشارمەوە ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال لەبەس لەگەڵ دەستگای میدیایی کورسات و لەگەڵ زانکۆی هەڵەبجە بەنیازین کە لە مانگی حوتی 2023 کۆنفرانسێک سازکەین لە شاری بەرلین بۆ بە تایبەت بێ بۆ مەسەلەی کوردناسی. طبعاً ئەمانە کۆمەڵێک پرۆفیسۆر و ڕۆژهەڵاناس و خەڵکی شارەزار دێنە پێشەوە بۆ ئەوەی ئاگادار بن لەو کللتور فەرهەنگی کە کورد هەیەی و لە ڕابردووە چەند غەدری گەورەی لێکراوە لە ئێستایە چەند غەدری گەورەی لێکرێ. بۆیە ئێمە دەمانەوێت ئەم کۆنتاکتە بە شێوەی کار ببینە ناو ڕۆژئاوەوە و لەوێ دیالۆگ لەسەر مافەکانی کورد بکرێ بە تایبەتی لە ڕووی مێژوو، زمان، فەرهەنگ، کەلتور و لە ڕووی سیاسیشەوە. دووبارە زۆر بەخێر بێ کاک جەوان. بێگومان مەراسیمەکە ڕۆژی شەممە کاتژمێر 4 لە نێو بنکەی ژینا بەڕێواچێت و مەراسیمێکی تایبەتە بێت. دووبارە سوپاس بۆ بەڕێزدەوان مارو بەڕێوەبەری ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال لەبەس کە لە کورسات مەگەزی میوان بوو. زۆر بەخێر بێ. سوپاس بۆ تۆ بەخێر بێ.